سڵاوتان لە بێعزیزان من ڕێبینم لە ڕێژگەیەکی تری ساڕێژدا لەگەڵ ئێوەی خۆشەویستدا بەردەوام دەبم. ڕێژگەی ئەمجارەی ساڕێژ باسباسی دەوالی و گیرانی دەماری ناوەڕاستی دەسە. دەوالی بریتیە لە گەورەبوونێکی بەردەوامی بۆ ڕێی خوێن لە ژێر پێزدا دروست دەبێت و لە شێوەی کرمدایە و هەندێک جار بە ڕەنگی شین و پەمەیی دەردەکەوێت. ئەم نەخۆشیە زیاتر تووشی ژنانش دەبێت بەراورد بە پیاوان. هەروەها زۆر بە پێوەوەستان و ماندووبوونێکی زۆر و قەڵەوی هۆکارن بە دروستبوونی نەخۆشی دەوالی و زۆربەی ئەو نەخۆشانەی کە قەڵەون تووشی ئەم نەخۆشیەش دەبن. هەروەها بوونی نەخۆشیەکانی ناوسک یاخود حەوز بۆ نمونە لیمفەگرێکان ڕاحمگرێ لەسەر بۆڕەکانی ناوسک ئەوانش ئەگەری دروستبوونیان هەیە بەو نەخۆشیە. دەوالی چەند جۆرێکی هەیە، گرنگترینیان وەکو لولەی ژێرپێست، هەروەها لولە دەمار و برینی دەوالی کە ئەمانە لە ژێر پێست و سەرپێستدا دەردەکەون. هەروەها ئەم نەخۆشیە لەگەڵ گەورەبوونیدا هەندێک جار زیانی دەبێت و پێویستە بە زووترین کات چارەسەر بکرێت. گرنگترین ڕێگاکانی خۆپاراستنش بریتیە لە دوورکەوتنەوە لە خواردنی چەور و شیرینی و حەبی ڕێگەگرتن لە دووجیانی کە ئەمە هۆکارە بۆ دوورکەوتنەوە لە توشبوون بە دەوالی و هەروەها دەبێت هەوڵ بدرێت زۆر بە پێوەڕانەوە سین و پێخستنە سەر پێش هەندێک جار زیانی دەبێت. هەروەها ڕێگای نەشتەرگەری و لیزەرش یەکێکن لە چارەسەرەکانی دەوالی. جا ئەمڕۆ ئێمە لەم بەرنمەیەدا بۆ قسەکردنی زیاتر لەسەر دەوالی و هۆکارەکانی دروستبوونی و چۆنێتی خۆپاراستن لێی بە خۆشحاڵەوە میوانداری دکتۆر توانە نەوفەلمان کردووە کە بە ڕێزیان پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری دڵ و سینگ و بۆڕێکانی خوێن و دەوالی. سپاس دکتۆر، سپاس بۆ لێرە کامڕۆ لێرە ئامادە بووی، سپاس بۆ هاتن. زۆر سپاس کاگربین، دەستخۆشی بەرنامەکەت لێکەم هیوام وایە گوێگران و بینارانی بەرنامەکەت سوودمەند بن لە ڕێنمایەکان. سپاس بۆ تۆش دکتۆر. پێم بڵێ ئەم نەخۆشیە چییە؟ بەڕاستی خەڵکێکی زۆر توش بوونە، یعنی ئەبینی خەڵک زۆر گلەیین لەو بابەتاکە. ئەم دەوالیە خۆی چییە؟ دکتۆر ئەگەر پێم بڵێ حەزەکەی سەرەتا بێتە ئێرەش هەندێک وێنەمان هەیە، پێم بڵێ دکتۆر دەوالی چییە و بۆچی دروستە بێت؟ سەرتا حەزەکەم باسی ئەو بکەم کە خوێنهێنەر و خوێنبەر چییە. خوێنهێنەرەکان ئەوانن کە خوێن ئەهێنن لە پەلەکان و لە جەستەوە ئەهێنەوە گێڕنەوە بۆ دڵ. خوێنبەرەکان ئەو دەمارانن کە خوێنەکە گوازنەوە لە دڵەوە بۆ پەلەکان و بۆ جەستە. ئەو دەوالی وا باسێکین کە خۆی هەڵاوسان یاخود گەورەبوون و پێچ خواردنی دەمارەکانە زیاتر لە خوێنهێنەرەکان دروستە بێت و خاصەتەن لە پەلەکانە با بڵێن لە قاچ و لە دەستە. هۆکاری یاخود هۆکاری دروستبوونی ئەو دەوالی دکتۆر پێم بڵێ دەوالی چەند جۆری هەیە؟ وەکو هۆکارەکەی طبعاً دوو نوعی هەیە بەبوونی دروستبوونی باخود هۆی دروستبوونی دەوالی بۆ بە دوو بەشەوە، بەشی یەکەم و دووەم. بەشی یەکەم و یەکە لە خۆی دروست بووە، با بڵێن یعنی هۆکارێکی نییە دیپاتیکە. هۆکاری دووەم یاخود نوعی دووەم ئەوەیە کە وەکو جەنابە باس کرد لە پێشێکێکە کە گری لەمفاویەک یاخود گریەک لە حەوزە لە بدای پەلەکانە هەبێت و زەخت کاتە سەر ئەو دەمارانە وا بکە ئەو دەمارانە بکشێن و یاخود هەڵاوسێن. باشە دکتۆر، ئێمە زۆرتر بینیومانە دەوالی ئەڵێن لە قاچە دروستە بێت. دەوالی بزەبت لە کوێیە دروستە بێت؟ یعنی لە هەموو شوێنی جەستەیە دروستە بێت؟ لە هەر شوێنێکە خوێنهێنەر هەبێ دەوالی دروستە بێت. با بڵێن لە پەلەکانە، لە دەست و قاچە، لە جەستەیە، لە دەموچاوە. بەڵام زیاتر بۆ باسی دەوالی قاچەکرێت چونکە زۆرترین خوێنهێنەر کە تووشی دەوالێ بێ دەوالیەکانی قاچە. دکتۆر هەندێککە بینیم لە دەموچاو و لە لووتیان بەڵێ ئەوش دەماریشین، ئەوش هەر دەوالی، ئەوش هەر دەوالیە، بەڵام ئەوە زیاتر دکتۆرانی با بڵێن جوانکاری و پێست پەیوەستن بۆ مۆزوع. باشە دکتۆر، پێم بڵێ هۆکارەکانی دروستبوونی دەوالی چییە؟ بەڵێ هۆکاری زۆرە، بەڵام تقریبا بۆ لە 5 خاڵاتوانین دابەشیکن. یەکەمیان ئەوەیە کە وراثە یاخود با بڵێن تاریخێکی طوبیان هەیە، کە سوکاری دایکی باوکی یاخود خوشک و برای ئەوانە لە عایلەیانە با بڵێن دەوالیان هەیە. سەرکی لە عایلەکە 5-6 کەسا دەوالیان هەیە، بەڵام بە مستەوایەتی باخود بەهینی جیاواز. دووەمیان قەڵەویە، ئەو کەسانی وا کێشیان با بڵێن PMI-یان سەروسیە زیاتر محرەزم بووی کە تووشی دەوالی بن. سێم لە ئافرەتان ئەوانی حامی لە دووگیان، ئەوانش ئەو شەیەکێکە لە هۆکارەکان کەواکە ئەو ئافرەتانە زیاتر تووشی دەوالی بن. هۆکارێکی کەش ئەوەیە ئەو کەسانی کە پیشەکانیان وایە لێکا زۆر بە پێوە بۆسن، وەکو ئەوانی وا لە کافێکان و لە ڕێستۆرانت و لە با بڵێن کرێکاران کە زۆر بە پێوەوەسن، و هەروەها ئەو کەسانی کە ئیجبارەکەن یاخود زۆر ئەبێ بە پێوە بۆسن، وەکو جەماعەتی هاتوچۆ و پۆلیس و هەروەها بێت و پێشمەرگە. دکتۆر شتێکم خوێندەوە بەر لە بەرنامە سەرچێکم ئەڵێ دانیشتن پێ لە سەر پێدانان
ئەوش هۆکارێکە بۆ دەوالی شتێکی وا هەیە و دووسێشتی ئاوا زۆر هین هەیە باوە لە ناو خەڵکە کاڵێنەوە هۆکارێکە واد لێ بکات تووشی دەوالی بی پێ لەسەر پێکردن یەکەم دووەم کابی برس لە پێکردن و هەروەها کۆرسێ لە بەرکردن طبعا شتێکی وانە بڵێ هیچ داتایەک نییە بڵێ بزەبت ئەوانە واد لێکا کە تووشی دەوالی بی بەڵام لەوانەیە ئەگریڤیتینگ فاکتەیە واد لێ بکە زیاتر تووشی ئەوە بی کە دەوالی لا دروست بی یاخود ئەگەر دەوالیت هەبێ زیاد کا بەو شتان زۆر باشە دکتۆر ئێستا پێم بڵێ زۆر ئێمە چۆن بزانین تووشی نەخۆشی دەوالی بووینە یاخود نیشانەکانی چییە و چۆن لەسەر کەسێکا دەرەکە بەڵێ ئەوە زۆر گرنگە مەسەن ئەو نەخۆش زۆر کەس هەیە مەسەن کە تووشی ئازاری قاچە بێ یاخود پەلەکانی تووشی خورویەکە بێشتەکە بێ ئەچێ بۆ اختصاسێک یاخود بۆ بەشێک کە پێیوەست بۆ مۆزوعانیە چێ بۆ مفاسلێک کە چێ بۆ دکتۆری پێست بەڵام خۆی لە ناوەڕۆکە مۆزوعەکە پەیوەندی بەس بە دەوالیەکەەوە هەیە بۆیە لێرە باسی نیشانەکانی دەوالی بکەن یەکەمیان ئەوەیە گۆڕینی ڕەنگی پێست طبعا احتیمال لە ڕەنگی پێستەکە بگۆڕێ بۆ ڕەنگی شین یاخود سەوز و لە حاڵەتی بابی کاتە مەرحەلەی پێنجەم و شەشەم طبعا خۆی شەش مەرحەلەیە دەوالی بالمناسبە لەو مەرحەلانەیە لەوانەیە پێستەکە ڕەنگی گۆڕ بێ بە قاوەی ئەمە یەکەمیان دووەمیان خورو ینی هەستەکە نەخۆشەکە ئەو شوێنانی وا دەوالەکەی دروست بۆ ئەخورێ یاخود ڕەنگی پێستەکەی هەستەکە وەکو ئیگزیما پێڵێن ئیگزیمای دەوالی وای لێدی ئەو پێستە هەڵەوەرێ ئەوە دووەمیان دکتۆر مەرجە هەموو دەوالیەکان خورانیان نانە مەرج نییە ئەمە وەکو بۆ باسکەم احتیمالێکێک لەو نیشان یاخود هەموو نیشانەکان لە نەخۆشەکە دەکرێت سێمیان و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە نەخۆشەکە هەست بە بێتاقەتیەکە هەستەکە ئەو قاچی زۆر قورسە پێ هەڵناسە یاخود تونە قاچەکە ئەوە چۆن چۆن ئەتوانین ئێمە مەسەلەن بزانین ئەوە هۆکارەکەی دەوالی یاخود ئازاری با بڵێن جونگەکانە و شتێکی کێ وای لێ کردووە ئەو نەخۆشەوە ئازاریا بێ طبعا ئەوەی نەخۆشی دەوالی بیدایەکە هەڵەسێ لە خەو ڕۆژی بیدای ڕۆژەکە باڵین هیچ ئازار و هیچ تون و قورسیەک لە قاچیان نیە بەڵام لەگەڵ دەستپێکردنی ڕۆژەکە و هەتا ئاگاتە کۆتایی با بڵێن ئاگاتە شەو ئازارەکەی زۆر زیادەکە قورسایی قاچی زیادەکە هەستەکە پەلەکانی پەنەماوە ئاوساوە ئەوە زیاتر وامان لێکە کە گومان بکەین کە ئەوە هۆکارەکەی دەوالیە زۆر باشە دکتۆر ئێستا پێم بڵێ ئەو قۆناغانە و شەش قۆناغە قۆناغەکان چۆن دیارەکرێنیانی قۆناغەکانەوە کلینیکیە ینی بەسیرکردنە یەکێک لەوانە طبعا قۆناغ یەکەم تەنها بەس ئازار و سوربوونەوە شتێکی وایە دووەمیان دەمارێکی باریک یاخود ئەو دەمارە عنکەبوتیانی جاڵجۆڵێکی دەڵێن ئەو قۆناغانە بەپێیتە دەروجە یەکەم جار یەکەم قۆناغ دەرەکە دووەم و سێم ئاوایی زۆر باشە دووەمیان ئەوەیە کە بە وەکو پێم وتی دەمارێکی باریک لە 3 ملیم کەمترە بێت طبعا ئەوە پێڵێن جاڵجۆڵێکی وەکو ئەوەی وایسە لە شاشەکە دەرکەوتووە سێمیان ئەوەیە دەمارەکان کەمێک گەورەتر و ئاوسانە بێ لەگەڵ قاچە 4 و 5 و 6 ئەوانە پێیوەستن بەوەی کە پێستەکەش لەگەڵیا با بڵێن ئینڤۆڵڤ یاخود بەرەکەوێ لە 4 با بڵێن تەنها قاوەیە بێت و ڕەنگی پێستەکە گۆڕێ بەڵام لە 5 و 6 احتیمال لە پێستەکە بتەقێ و بێ بە قورحەی یاخود برینی قاچ 5 و 6 تۆزە بڵێن مەترسی زۆرەوە بەڵێ بەتەکید ئەوە هەم عینەکەی زیاترە ئەم زیانەکەی زیاتر بۆ نەخۆش هەم چارەسەرکردنەکەشی بۆ ئێمە قورسترە دکتۆر تێگەشتنیشی هاڵە لای خەڵک هەیە ئەمە تۆ ڕاستی پێێتەوە سەبارەت بەوەیە کە ئایا دەوالی تووشی ئازارمانەکات یاننا هەندێک ئەڵێن دەوالیم هەیە بەڵام ئازارم نییە هەندێک شەڵێن ئازاری هەیە ئەمە چۆنە ینی بابەتە بەڵێ وەکو پێم وتی ئەوە خۆی ئازار دروستەکە بەڵام لەگەڵ کاتە با بڵێن بیدای ڕۆژەکە ئازارە ئازاری نابێ نەخۆشەکە بەڵام لەگەڵ کۆتایی ئیشکردنا لەگەڵ کۆتایی ڕۆژەکەیە ئێتر هەستەکە بە قورساییەک خۆیان زۆر جوان وەسفێکن ئەڵێن دکتۆر هەستەکەم دوو بلۆک بە قاچ میێ کار ڕۆبەڕێەوە هەستەکە ئەو قاچە قورسە بۆی نایە بەدوایان نایە ئەوە بەعکسەوە زۆر نەخۆشمان هەیە مەسەرەن هاتوچێ دکتۆری مفاسلی کردو چۆ بۆ دکتۆری با بڵێن تەشەنوجاتوانە و دوای دەرکەوتووە تەنها دەوالی چێ و بە چارەسەریی ئاسان بۆی هەل بۆ و چێشێکی چارەسەر باشە دکتۆر کەسانێک تووشی دەوالی بوونە ڕێنمایەکانی تۆ چییە بۆ ئەو کەسانە بۆی دەوالیەکان زیاتر نەبێت چۆن خۆیان بپارێزن بەڵێ طبعا ڕێنمایەکانی ئێمە یەکەم ئەوەیە کە searching for medical health یعنی ئەبێ سەردانی دکتۆرێک بکات کە پسپۆر بێ لەو بوارەیە ئەوە یەکەم دووەم هەنی ڕێنمایی هەیە لە ماڵەوە توانێت نەخۆشکە بەکاری بێنی و خود دەتوانێت بیکە یەکەمیان وەرزشە دووەم کەمکردنەوەی ئەو هۆکارانی واکە کە دەوالی دروست بێ ئەو کەسانی وا زۆر بە پێواسە مەسەرەن ئیسراحەتێک وەرگرت لە بینی ئیشەکەیە مەسەرەن هەر ساعتێک بتوانێت 5 دقیقە ئیسراحەتێک بکە ئەوە زۆر استفادە بۆ نمونە چۆن دکتۆر ئێستا بۆ کەسێک بۆ سەرتاشێکە باش بەڵێ ساعتێک بە پێوەیە دواتر بڕا 5 خولێک دابنیشن بەس تەنها دانیشتن نیە ئەگەر ڕاکشێت یاخود ئەو تا قاچی بەرزخاتەوە بۆی
ئەوەی ئەو خوێنە بتوانێت بگەڕێتەوە شوێنێکی خۆی مۆزەفێک بۆ نەفەرمانبەرێک لەسەر کورسێک دانیشتۆ چوار کاتژمێر ئەو کاریگەری هەیە بەڵێ بەتاکی دای چۆن دانیشتن و وەستانەکە و پێک وایە تەنها یعنی با بڵێن فەرقەکە لەوەیە کە زەختەکە لە وەستانە زیاترە فشارەکە زیاترە وەکوی لە دانیشتن نابێت بەڵام وەکو زیان تقریبا عینی زیانیان نەبێ بۆ ئەو کەسە بینە سەر ئەوەی کە ئەو کەسانی مەسەن ناتوانێت تۆ لە مۆزەفی ناتوانانی لە شوێنێکە ڕاکشی یاخود استراحەت وەرگری ئەتوانین گۆرەی دەوالی بەکاربێنین گۆرەیەکی تایبەت هەیە بە دەوالی طبعاً لە پەنجەکانە دەست پێکات تاوە لە چارەسەرەکە باسێکین بەڵێ ئەوە وەکو با بڵین ئەتوانی بەکاری بێنی وەکو وقایەکەش یانی شەرت نیە ئیلا وەکو چارەسەرش بەکاربێت ئەوانی وا مەسەلەن زۆر بە پێوە وەستن ئەو مۆزەفانی زۆر دانیشن لەسەر کورسی ئەتوان ئەو گۆرەوێنە بەکاربێنن وەرزشی زۆر گرنگ هەیە بۆ ئەو کەسانی کە مەسەلەن وەستانی زۆریان هەیە یاخود دانیشتنی زۆریان هەیە لە کاتی دەوامە بۆ چالاکردنی سوڕی خوێن هەر لە شوێنی خۆی ئەتوانێت لەسەر نوکی پەنجە ئاوهایەک بکە ئەوەیان ئەم جۆرە وەرزشەیە هەر لە شوێنی خۆی ئەتوانێت بیکە یان لەسەر پاژنەوە بڵێن عەفو ئاها بتوانێت ڕێ بکە ئەوە زۆر سفادەیەکی گەوری هەیە چونکە واکە کاڵف مەسەڵ یاخود ئەم عەزەڵەی قاچ کە پێڵێن دڵی دووەم واکە ئەو خوێنە ئەگێڕێتەوە دەفعەکە ئەگێڕێتەوە بۆ دڵجاریشی زۆر باشە دیکتۆر دەستخۆش پێم بڵێ دیکتۆر هەموو جۆرە پەڵەیەکی شین لەسەر پێست دەوالیە شرت نییە طبعاً هۆکارەکانی زۆرە بەڵام لێرەیە دوو هۆکاری زۆر باو کە هیچیان دەوالیە دووەمیان ئەوەیە کە کێشەیەک لە خوێنی نەخۆشەکە هەبێ وەکەوەی ئەقراسی کەمە بێتەوە یاخود مولەکانی خوێنی باڵێن ئەشکێتەوە وای لێکە لەژێر پێستەکەیە تووشی ئەو نەزیفا بێت طبعاً ئەوانەی وا ئەو شین بوونیان هەیە ئەوێ بە زووترین کات سەردانی دکتۆر بکەم بۆی دڵنیابینەوە کە ئەوە کێشەیەکی باڵێ مشکلێکی خوێنی نەبێ و من زۆربەی نەخۆشەکان کە دێن ئەبین ئەو پەڵەشینانیان هەیە بە دڵنیایەوە بێ فاسی خوێنیان بۆ بکەین بۆی بزانین خوانەکەران نەوەکە مشکلێکی گەورەتر هەبێ لە پشتی ئەم پەڵەشینانە زۆر باشە دکتۆر ئەچینە سەر بابەتێکی تر هەر پێوەستە بە دەوالیەوە زۆرجە باسێکرێ ئەوش دەوالی گونە دەوالی گون چییە و کاریگەری چییە لەسەر بابەتی نەزۆکی طبعاً دەوالی گون وەکو هەموو دەوالی چکەوایە وەکو پێم وتی هەڵاوسانی خوێنهێنەرەکانە طبعاً دکتۆر وابزانم ئەمەیان بەڵێیە بەڵێ ئەوەیان وەکو بینی هەم پێچی خواردوتەوە دەمارەکە هەم هەڵاوساوە وای کردووە کە ئەو خوێنە زیاتر بمێنێتەوە لەناو ئەو خوێنهێنەرە طبعاً لە شوێنی کە لە قاچەوانەیە وەکو پێم وتی تووشی ئازاریانەکە و هەستەکەی نەخۆشکاستەکە ئەو قاچە هەڵاوساوە یاخۆ لە گونی شار عینیشتە کە وای کە ئەو دەوالیە دروستە بێ واکە ئازارێک بە نەخۆشەکە گەێنێ ئازارێکی قوڵ دووەمیان هەست بە گەرماییەکە لە باڵێن لە گونەکەیە ئەمە واکە طبعاً نەخۆشەکە هەست بە ناڕەحەتێکی زۆر بکە و زۆربەی کاتە لە کاتی باڵێن جوودبوونە هەست بە ئازارێکی قوڵ و ئەو شتانەکە هەمیشە پزیشکەکان باسی ئەواکەن کە بابەتی دەوالی گون ئەم بابەتی سپێرمەکان لە 37 پلەی گەرمیە ئەژێن کاتێک کە بەو شێوەیە بێ خوێن دێتە ناوی گەرمە بێ تاوان لە کەمتر لە 37 پلەیە کاتێک کە ئەو دەمارە دێتە دەوروبەری گونەکە گەرمە بێ کە گەرمبوونێک دروستە بێ و ڕێژەی سپێرمەکانە کوژێ پێم وایە دکتۆر کاریگەری لەسەر نەزۆکی شەبێ باشە بەڵێ طبعاً خۆی مراحلی هەیە 1 و 2 3 و 4 ئەو کاتا بێت سەردانی پزیشک بکات و دۆپلەری بۆ بکرێ بە پێی دۆپلەرەکە ئەتوانین ئێمە چارەسەری پێویست بۆ نەخۆشەکە دابینکەین یەکێک لەوانە مەسەڵەن ئەتوانین بە عیلاج و بە حەب وەرگرتن و ئەو دووەمیان ئەگەر هەر ئیسفادەی نەکرد لەو ئەو کاتی ئەتوانین نەشتەرگەری بۆ ئەنجامدێن دوو جۆری نەشتەرگەریکردنەوە باخود ئۆپن سێرجری و مایکرۆسکۆپیش هەیە کاوی بە مایکرۆسکۆپ ئەتوانی بە شێوەیەکی جوانتر ئەو دەوالیان دکتۆر ئێستا بینە سەر بابەتی چارەسەری دەوالی چییە؟ بەڵێ تەماخۆی چارەسەری دەواری لە 4 نقطە ئەتوانم بابێن ئینیکەین یەکەمیان ئەوەیە کە بەکارهێنانی دەرمانی تایبەت بە دەوالی کرێمی حەبی تایبەت هەیە بەدە ئەو واکە پێڵێن ڤینۆتۆنیک واکە ئەو دەمارە با بڵێن زیاتر دیوارەکانی دەمارەکە و زمانی دەمارەکە زیاتر بکشێ و ئەو خوێنە نەمێنێتەوە لە ناو خوێنهێنەرەکە ئەوە یەکەم لەگەڵ بەکارهێنانی گۆرەوی دەواری تایبەت بە دەواری طبعاً ئەوە هینی خۆی هەیە قیاساتی خۆی هەیە بۆ نەخۆشێک بۆ نەخۆشیش کە فەرقەکە ئێمە بە قیاس مەسەن لێکەوە تا حوت ئێمە بە پێی قەباری ئەو قاچی نەخۆشە تۆزێک تون بێ دکتۆر وەڵە قیاساتی خۆی هەیە ینی ئەبێ قەباری ئەو قاچە حسابکەیت و بەپی قیاساتی توانی ئەو ڕقمی بیت ینی ئەوە نییە هەر کەس و بڕوا گۆرەوێک بکڕێ و لە پێی بکات دەبێ بە پێی و قیاس وەڵام مەعلەسەف لە بازارە سێرەکی مەسەن شتی تەقلید هاتووە هەموو یەک قیاسە لە فری سایز شتیوانە خۆی بە قەباری
ئەو قاچە ئەتوانین ئەو گۆرەی دوای بکەن هەتا ئێرەش یاخود بەرز وڵات درێژترە ئەگەر ئەویان بۆ ئەو کەسانێک کە باڵێن دەوالەکەیان لە بەستەنها لە قاچکێ بەڵام ئەگە سەروتر بێ گۆرەوی هینترشێت ڕێگای سێم دکتۆر چارەسەری سێم چارەسەری کە دەرزی دەوالیمانەیە دەرزی ڕاکەری پێڵێن یاخود دەرزی تەساڵوی ئەوە بۆ ئەو دەمارانەیە پێڵێن جاڵجۆڵشی یاخود پێڵێن عنکەبوتی ئەوە بەنجی مۆزوعی و لە عینی کاتە نەخۆشەکە سوودمەند بێت لە دەرزێکە و دکتۆر بابەتی ئەو دەرزیە بینیومە شێوەیە مادەیەکی سپیەکەنە ناو دەمار ئەو سکلێروتێراپیە ینی دەرمانشی تایبەتە ئەو دەرمانە واکە ئەو دەمارە باڵێن ئەسڕێتەوە ناهێڵێتەوە تووشی تەخەتوریشی بەسیتە بێت لە ژوورەوە دوایی تقریبان 3 هەفتە بۆ مانجێک شوێنەکەشی دیار نامێنێت ڕێگای کەشمان هەیە لەیزەرەکەش هەر بە عینی شێوە بە بەنجی مۆزوعیە بەبێ هەڵدڕینی قاچی نەخۆشەکەیە و کاتێکی زۆر کەمەخانێن تقریبا نیو ساعت بۆ 40 دقیقە لەوانی عملیاتەکە تەواو بێ و نەخۆشەکە لە عینی کاتاتوانێت بە پێی خۆی بڕاتە ماڵەوە و ئیش و کارەکانی خۆی جێبەجێ بکە. نەشتەرگەریشمان هەیە کە طریقەیەکی کۆنا بەڵام کاریگەرە ئەویش بۆ ئەو نەخۆشانی وا دەمارەکانیان زۆر ئەستور بووە زۆر گەورە بووە بۆ حدێک کە لێزەرەکە ناتوانێت لە لێزەرەکەی ئیسفادە بکە ئەویش هەر عینی شت بەنجی نیوەیی یاخود بە بەنجی عام کونێکی بچووک لە ڕانی نەخۆشەکەکرێ و لە خوارەوە ئەو دەمارە بە کاملی دەرەهێنرێ و فڕادرێت. سپاس دکتۆرجان زۆر باش. بڕگەی یەکەم دکتۆر باسی بابەتەمان کرد لە بڕگەی دووەمە ئازیزان بڕگەی دووەمی بەرنامەی ساڕێژە باسی بابەتی گرنگترەکەین هەر لەگەڵ دکتۆر توانە ئەوش بابەتی دەماری جیرانی دەمارەکانی دەستە کە ئێستا ئەوش بۆتە دیاردەیەکی باو بەڕاستی لە ناو خەڵکیە زۆرێک گلەی ئەواکەن کە دەستمان سڕە بێ ئازارێکی زۆر لە دەستمان دروستە بێ دکتۆر پێم بڵێ ئەم میدیان نێرفە ئەم دەماری ناوەڕاستە چییە و بۆچی ئەمە ماوەیەکە بیستین کە تووشی جیرانە بێ و بۆ شێوەیە بێت بەڵێ تەمان خۆی میدیێنێر یاخود ئەو دەماری ناوەند دەماری ناوەڕاست خۆی سەرەتای دەرچوونی لە ملەوەیە با بڵێن وەکو دێتە خوارەوە هەتا وەکو دێتە منطقەی دەست و پەنجەکان لە مەچەکە با بڵێن لە تونێلەکە ڕەدەبێت تونێلەکە پێڵێن کارپەڵ تونێل ئەو شوێنەیە کە هەموو دەمارەکان یاخود هەموو ئەو حەبلانەی کە بە ماسوولکەکانەوە ڕفتن بە پەنجەکانەوە هەمووی لەو تونێلەوە ڕەتە بن ئەوە وای لێکە ئەو تونێلە بۆچی دروست کراوە خی گەورە بۆ دروستی کردووە کە لە کاتی جوڵەی پەنجەکان جوڵەی دەسا ئەو حەبلانە با بڵێن بەریەک نەکەون وەمیدێنێر بێچێکە لەو دەمارانی کە لەو تونێلەوە لەو وێنەیە بە جوان دەرکەوتووە سوورە بۆ شێوەیە زۆر باش جا ئێستا با بڵێن خۆی میدێنێر بەرپرسە لەسەر ئەو سێ پەنجە و نیوەی با بڵێن لە پەنجەی گەورەوە تاوەکو پەنجەی چوارەم ئەوە بەرپرسە لەسەر ئەوەی جوڵە و هەستی ئەو پەنجانە بە میدێنێر بە باش چییە بێ لەم نەخۆشانەیە هاتن زەختێکە بێت لەو تونێڵەیە زەختێکی فشارێک دروستە بێتە سەر ئەو دەمارە واکە ئەو دەمارە بە جوانی ئەو ئیمپەلسانی یاخود ئەو ئیعازانی کە لە مێشکەوە دێ بۆ ئەو پەنجانە و بۆ ئەو دەسە بە جوانی نەگات واکە نەخۆشەکە طبعاً زۆربەی کات هەستێکی ئازاری زۆر بە قوتیانە بێ جاروا هەیە هەستەکەن کە دەسەکە سڕ بووە و زیاتر وەکو پێموتی ئەم سێ پەنجە و نیوە باشە دکتۆر ئێستا پێم بڵێ ئێمە بۆچی تووشی گیرانی ئەم دەمارە بین دەماری ناوەڕاست بڵێ ئێستا بۆ باسکەم دوایەوەی بابڵینەکان زیاتر شەرحەکەم بۆ جۆگران سێمیان ئەوەیە کە نەخۆشەکە لە کاتی گاتە مەرحەلێکی زۆر پێشکەوتوتر وای لێ دێ شت لە دەستیاکەی و تااقەتی دەستی نامێنێ ئەو بەمانای ئەوەیە گەیشتنتە مەرحەلێکی زۆر پێشووتر بینە سەر ئەوەی هۆکارەکەی چییە خۆی وەکو پێم وتی ئەو تونێڵێ ئەو تونێڵە کە هەڵاوسێ یاخود زەختێکە چێت سەری یاخود گرەیەک یا هەر شتێک بربەستە بێ لە بەردەمیە واکە ئەو زەختێک دروستەکە یاخود فشارێک دروستەکاتە سەر ئەو دەمارە و واکە نەخۆشەکە تووشی ئەو ئاڕازانە یاخود ئەو نیشانانە زۆر باشە دکتۆر نیشانەکانی ئەم دەمار جیرانە چییە؟ یعنی لە کەسێکا چۆن دەرەکەوێت کە ئەو کەسە تووشی جیرانی دەماری ناوەڕاستی دەست بوو بەڵێ وەکو پێم وتی سەرەتا بە هەستێکی سڕکردنی کەم لەم سێ پەنجە و نیوە یاخود ئەوە تا پێڵێن تەنمیل یان هەستەکە بەڵێ پەنجەی گەورە و شایەتمان و ئەو پەنجەی ناوەڕاست و پەنجەی چوارەم هەستێکی با بڵێن هەستەکە مێرولاکە سڕکردن مێرولەکردن و هەروەها ئازار
جاروا هەیە ئەم ماسوولکە گەورەیە هەستێکی سس بووە ئەوە لە حاڵەتی زۆر پێشووتر و پێشکەوتوتر و لە حاڵەتی زۆر با بڵێن متەقدم یاخود زۆر خراپتر نەخۆشەکە تااقەتی دەستی نامێنێ تااقەتی پەنجەکانی ناوی لە کاتی کارکردن یاخود لە کاتی ئیشکردنە ئەشیا یاخود ئەوشتانی لە دەستی کۆنتترۆل لە دەست داوشت لە دەسێک زۆرێک هەیە باسیواکەن کە ئازارێکی زۆریانێ ئازارش دروستەکە بەڵێ بەتاکید ئازارێکی زۆری هەیە وەکو پێم وتی وای لێکە کە ئەو عازە نەگاتە ئەو دەستە حتا ئەو ماسوولکانە سس بن و نەتوانن جاریشکە ئەو کار باشە دکتۆر ئێستا پێم لە ڕێنمایەکان چییە بۆ کەسێک کە تووشی جیرانی دەماری ناوەڕاستی دەست بڵێ ئەوە خۆی هەنێ هۆکار هەیە کە با بڵین موقتیانی بۆ فترەیەک و نامێنێ وەکو ئافرەتی دووجان ئەو با بڵێ ئەو تونێڵە هەڵاوسێ یاخود فەنەمێ فشارێک زەختێک هات سەر دەمارەکە ئەوە بۆ کاتیە دوای حمل بە مانگی دوو مانگ احتیمالە ئەو هینە نەمێنێ فابێ سەبری لەسەرکەین و نابێ یەکسەر پەنابەرین بۆ عملیات و یاخود علاج وەرکردن ئەو یەکەم هەندێک لەو کەسانی کە ئیشەکەیان وایان لێکە کە زۆر دەست بەکاربێن یاخود مەچەکیان زۆر بەکار ئەوانی مەچەکیان زۆر بەکار حرەکەیکی زۆرەکەم بە مەچەک ئەوە شەیەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کەواکە زەختێک دروست بێ سەر دەمارەوە هەندێک هۆکاری کە هەیە کە خوانەکەران گرەیەک یاخود با بڵین وەرەمێک دروست بووە لەسەر ئەو تونێڵە و وای کرد زەختێ لەسەر دەمارەکە ئەو کاتە ئیشی ئەمێکا بێ ئەو هۆکارە لابین و بە نەشتەرگەری یاخود کاتە هۆکاری ئەوەی کە خانمان زیاتر تووشی ئەم جیرانی دەماری دەستا بنەوەی کە زۆرتر ئیشەکەن لە ماڵەوە بەڵێ بەتڵنیایەوە زۆر خاستە شتن کە ئەم مەچەکانە زۆر بەکارهێنن یاخود سڕینەوە و هەروەها وەکو پێموتی لە ئافرەتی دووجانە زۆر حاڵەت هەیە لە ئافرەتی دووجان درستی بۆی ئافرەت زیاتر معرەزە بۆی تووشی ئێستا پیاوش ئیشەکان دکتۆریان پیاوش لە ماڵەوە یارمەتی بەڵێ ئەو تووشە بێ بەڵێ زیاتر ئەو پیاوانی کەوا بە هەمەر و با بڵێن چەکوش و ئەو شتانە بەکارێنن زیاتر تووشی ئەو حاڵەت بن بۆیە هیچێک لە ڕێنمایەکان بۆ ئەو کەسانی کە ئەو ئیشاناکەن ئەبێ بۆ ماوەیەکی کاتیش بێ دوورکەونەوە لەو کارانی کە پێویستی بە چەکوش بەکارێنان یاخود هەمەر بەکارێنان زۆر باشە دکتۆر پێم بڵێت چارەسەری جیرانی دەماری ناوەڕاستی دەست چییە؟ چارەسەری تەنها ئەوەیە کە ئەو کەسانی ئەو ئیشە قورساناکەن یاخود کارێکی زۆر بە مەچەکیان ئەکەن ئەبێ ئیسراحەتێک بە خۆیان بن ئەوە یەکەم دووەم شتێکی پێڵەن سپلنت ڕسپلنت یاخود مەچەکی ئیسراحەت بە مەچەکەکە ئەوە گڵۆڤزێکی یاخود دەستکێشێکی تایبەتە واکە ئەو کەسە زۆر ئەم حرەکەیە نەکە وە زیاتر بۆ مەچەکی ناجوڵێتەوە بەڵێ بێ مەچەشی نەجوڵێتەوە وەکو ئاوای گرێ ئەوش ئەبێ ینی با بڵێن بۆ ماوەیەکی هەفتە بۆ جاروهەیە بۆ مانگیش بەکارهێنین بۆی ئەو مەچەکە ئیسراحەتێکی پێبین و ئەو فشار یاخود ئەو زەختی لەسەر دەمارەکە کەم بێتەوە لە هەندێک حاڵەتشە کە هیچ چارەمان نەما و نەخۆشەکە گەیشتە مەرحەلەیەکە ئازارێکی زۆری هەبوو یاخود وەکو پێم وتی ماسوولکەکان خەریکە سستە بن و بچووکە بنەوە ئەو کاتا بێ پەنابەرین بۆ نەشتەرگەری دەستخۆش ڕێنمایەکانت بەڵێ عزیزان خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون ڕێژگەی ئەم جارەی ساڕش کۆتایی هات تا بەنامەیەکی تر بەخواتان ئەسپێن خواتان لەگەڵ